گریانی باکوڵی باوکی ئەحمەد ڕەسووڵی تەمەن 18 ساڵانە کە لە ڕووداوی هاتوچۆدا گیانی دەستدا بەوتەی کە سوکارەکەی بەبێ ئاگاداری باوکی ئۆتۆمبیلەکەی بردووە بەڵام لە ئەنجامدا لە ڕێگادا تووشی ڕووداو بووە. درەنگانی شەویدەی ئەم مانگە ئەحمەد بۆ ئۆتۆمبیلەکەی باوکی دەیویست لا گوندی باراوەوە بگەڕێتەوە سلێمانی بەڵام بێ ئاگا لەوەی دەبێتە دوایین گەشتی و پێش ئەوەی تەواوی بکات با ڕووداوی هاتوچۆ گیان لەدەست دەدات. ئەحمەد کە خوێندکاری پۆلی 12 ئامادەیی بووە و مۆڵەتی شۆفێری نەبووە 2 ڕۆژ پێش ساتی ڕووداوەکە بۆ دیدەنی خزم و کەسوکارەکەی چووە گوندی باراوی سەر بەناحی بەرزنجە بەڵام لا کاتی گەڕانەوەیدا و لەسەر ڕێگەی باراوچنگیان ئۆتۆمبیلەکەی وەرگەڕاو بەهۆیەوە گیانی دەستدا. لای هاوڕێکانی سەعاتی 12 بۆ یەک ئەچوو دایکەی هاتە ژوور وتی کوڕەکە سیارەکەی بردووە و ڕۆیوە کە وەختی ئەوتی کوڕەکە سیارەکە بردووە باوکی من کلیلی سیارەکەم شاردووەتەوە گەڕای نەمان دۆزیەوە ئەیتر ئێمەش دڵمان پێ نەداوتمان گەنجە سیارەکە دەرکردووە قیچیەکە دڵمان سات کردووە باوکی هەتۆڕە بوو تاکو بەیانی 30 جار ئەو دایکەوتێتی ئەو کوڕە سیارەکەی بردووە دیار نییە بێتەوە بەیانی هەڵسان بە هاوسێ بڵێن ئەم کوڕە بۆ نهاتۆتەوە بۆ دەور سەعاتی هێشت خەبەرمان بواتی ئەلێوێ و ئاوها لێی قەوماوە لە ناو سیارەکە مردووە. تەرمی ئەحمەد تا بەرەبەیان لە شوێنی ڕووداوەکە ماوەتەوە تیمەکان دوای ئاگادارکردنەوەیان لە بەرەبەیاندا تەرمەکەیان لە ناو ئۆتۆمبیلەکە دەرهێناوە و بەرەو پزیشکی داد بەڕێیان کردووە بەوتەی کە سوکارەکەی توێکاری پزیشکی دەری خستووە کە لە ئەنجامی ڕووداوەکەدا تووشی خوێنبەربوونی مێشک بووە و بۆتە هۆی گیانەدەستدانی. بڵێم ئامۆزاکەی من باشترین لێکۆڵینەوەی لێکراوەکە ئایا ئەم ڕووداوە ئەم سەبەبە چییە کە بەچی ڕووداوێک ڕۆیشتووە دیارە من دەتوانم بڵم کە ئامۆزای خۆم نەتوبعەدلیە باشترین لێکۆڵینەوەی بۆ کراوە بۆمان دەرکەوتووە کە ئەمە لە ڕووداوەکە سەری بەر شوێنێک لە شوێنەکانی سەیارە کەوتووە تووشی نەزیفی داخلی بۆتە هۆی مردن و گیانەدەستانی. فریشتەکانی خواوە پرسیاری لێەکەن. چەندە لە دوای ڕادەستکردنەوەی تەرمەکەی باکەسوکاری دەنگوێی ئەوە بڵاوبوویەوە کە ڕووداوەکە گوماناویە بەڵام پۆلیسی سلێمانی دەڵێت هیچ ئاساوارێک لە شوێنی ڕووداوەکە نەبینراوە و چاوەڕوانی تەواوبوونی لێکۆڵینەوەکان دەکەین لەو بارەیەوە. بەڵاوەی کە پۆلیسی سلێمانی و بنکەی پۆلیسی سیچە کوچیمەکانی بڵی تاوان کۆیان کردوتەوە لە ئێستادا هیچ ئاسارێکی ئەوە نییە کەم ڕووداوە تاوان بێت بەڵام ئێمە لەگەڵیشتا چاوەڕێی راپۆرتی پزیشکی دادوەری و بەڵگەکانی تیمی بەڵگەی تاوانەکەین کە کۆکراوەتەوە و بخرێتە بەردەمی دادوەر. ئەحمەد تەنیا قوربانی ئەم ڕێگایە نییە بەڵکو لە ماوەکانی ڕابردوودا چەندین ڕووداوی دیکە لەم ڕێگایە ڕوویداوە و باهۆیەوە ژمارەیە کەس گیانیان لەدەستداوە و بریندار بوون. بڕوابادین کورسات نیوز سلێمانی.